دیمەنە جوان و لەو هەوا فێنکە ئەمڕۆ هاتووین بۆ شوێنێکی تەواو جیاواز و فێنک و خۆش بەم گەرمایە ئەزان کوێ و شوێنە گوندی زێوێ ئەیان ئەمە کێن چۆنن تۆ چۆنیزیتە ئەحواڵتان چۆنە باشن ئەو منە ناسن بەڵێ بەڕاستانە بەڵێ ئەی وابزانمەوە بۆچی هاتوون بۆ ئێرادی پێم هاتوین بەلای تۆ بۆ لای من بەڵێ ئەتانەوێ بێکە و بەرنامەیە بکەین بەڵێ ئەی شوێتان بۆ ئامادەکردو بەڵێ بۆ باڕۆین بەرنامە بەرەو سەرەوە سەرەوە بەڵێ حەزەکەن بڕۆین بەرنامەیەکی خۆش بکەین با بڕۆین دەبا بڕۆین بۆ سەرەوە با فەرموون سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنە هەمووتان باشن ئەیخوا هەمیشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئەزانن بۆچی لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم دیمەنە جوانە و ئەم ناوچە جوانەی کوردستان ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ گوندی زێوێ سەر بە ناحیی کوێیە؟ ئەی ناحیی پیرەمەگرون سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دوکان سەر بە پارێزگای کوێ؟ هەر بژین یەک چەم لە قایم بخۆتان مناڵەکان پێتان خۆش هاتوومەتە گوندەکەیەوە؟ زۆر باشە مناڵەکان حەزەکەن سەیری ئەم راپۆرتەکەی کاوکارانمان بۆیان ئامادەکردوین لەسەر گوندەکەتان کەواتە بابێکەوە بینەری بین فەرموون سڵاوتان لێبێ مناڵانی هاوڕێم زۆر دڵخۆشم ئەم چوارشەممەیەش وەک هەموو چوارشەممەکانی تر بەڕێکەوتوین بۆ تۆمارکردنی بەرنمەیەکی نوێ بۆ ئەم جارە شوێنێکی زۆر جوان و تایبەتمان بۆ ئامادەکردوون ئەم گوندەش گوندی زێوەیە گوندی زێوێ دووریەکەی نزیکەی 42 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە ئەم گوندە جوانە لە ناوچەیەکی شاخاویە و دەور و پشتی بە شاخ و سەوزایی دەورە دراوە بەهۆی فێنکی و دڵگیرەکەیەوە ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕووەکەنە ئەم ناوچەیە بۆ بەسەربردنی کاتەکانیان لەگەڵەوەی ئەم گوندە جوانە ژمارەی منداڵی کەمە بەڵام خۆشبەختانە قوتابخانەی بنەڕەتی تێدایە و خوێندن لەم گوندە بەردەوامە بەهۆی جوانی هەڵکەوتەی گوندەکەوە هەتا زیاتری لەسەر بڵین تەواو نابێت بۆیە ئەمانەوێ ئەو زانیاریانەی کەماون لە دەمی هاوڕەکانمانەوە گوێتان لێبێت کەواتە با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕەکانمان دەست خۆش بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە جوانە کەواتە با چەپڵێکیش بۆ هاوکارانمان لێبەی هەر بژی دەست خۆش ئەی پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بگەرمەوە؟ من چیرۆکێکتان بۆ گەرمەوە ئێوەش بە عەقڵی گوێم لێ بگرن دواییشە گفتوگۆکەین لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان باشە؟ هەر بژین چیرۆکەکەمان ناوی مومووی گرژومۆنە موموو ناوی کچێکە موموو لە چاو هاوڕێکانیا زۆر گرژومۆن بوو ئەو بە بیانووی جیاواز مۆنی ئەکرد لە هەر شتێک ئەگەر بەدڵی نەبووایە مۆنی ئەکرد لەبەر ئەوەی ڕێگەی پێ نەئەدرا بەر لە ناخواردن نەسەلە و شیرینی بخوا مۆنی ئەکرد لەبەر ئەوەی گرانترین بووکەڵەیان بۆ ناکڕی مۆنی ئەکرد لە هەموو شتێک ڕۆژێکیان بە دایکی وت دایە ئەکرێ سەگێکم بۆ بکڕی دایکی وتی نەخێر کچم ناکرێ مۆنی کرد وتی بۆ ناکرێ دایە تۆ زۆر خراپی ئیتر مۆنی کرد و خۆی هەڵایە سەر قەنەفەکە دوای نیوەڕۆکە و تەنانەت کاتی نووسنیش لە جێگەکەی خۆی نەجوڵا و قسەی لەگەڵ کەس ناکرد دایە و بابا زۆر نیگەران بوون چووکە تا ئەو کاتە تووڕەبوونی کچەکەیان ئەوەندە نەخەیاند بوو ڕاستیەکەی ئەوان هێشتا ئومێدەوار بوون کە مۆنکردنەکەی موموو بکرێتەوە و واز لەو مۆنکردنە بێنێ بەڵام وان نەبوو شەو تێپەڕی موموو هەر گرژومۆن مایەوە
بۆ بەیانی دایکی وتی ئێستا ئەبێت چی بکەین؟ باوکی وتی باشترە پزیشکەکەی ئاگادار بکەینەوە. پزیشکەکەی دوای پشکنین وتی لەشی تەندروستە بەڵام دەرونی نەخۆشە. چارەسەر ئەوەیە ئەو بیرکردنەوەی خۆی بگۆڕێ، واتە موموو بیرکردنەوەی خۆی بگۆڕێ. ئێوەش کارێک بکەن هەست و هۆشی بەلای بابەتێکی ترا بچێ. ئەم کارە ئاسانە هاتە بەرچاو، بەڵام لە ڕاستیە قورس بوو. باوکی وتی ختووکەی ئێین تا پێ بکەنێ و دەرونی یاران بێتەوە. بابە بە پەڕێکی گەورە کەوتە ختووکەدانی موموو، بەڵام ئەو هەر ئاوا بوو، هەر گرژومۆن بوو، تەنانەت بزەشی ناکرد. دایە و بابا دەستیان کرد بە نوکتەی خۆش، تەنانەت ئەمەنە نوکتەکانیان خۆش بوو خۆشیان پێکەنین، بەڵام موموو هەر گرژومۆن بوو، نە قسەیەکێ کرد، نە جوڵا، نە خەندە، هیچی ناکرد. تەنانەت تەردەسیشیان بۆ کرد. تەردەسی ئەزان چییە؟ ئەوە یاک لە نیسەکە کاتە دەسی ئەڵێ من بۆتانەکەم بە کۆتر پیو ئەوەیە. بەڵام ئەو هەر گرژومۆن بوو، هەر چاک نابوو. دایە و بابا بیریان کردەوە کە ڕەنگە نمایشێکی شانۆیی بووکەڵا سەرنجڕاکێش بێ بۆ ئەو. دەست بەکار بوون و بووکەڵەکەیان ڕائەوەشان. لە بری ئەوان قسەیان نەکرد و گۆرانیانەوت، بەڵام موموو هەر تووڕە بوو. دایە و بابا دەستیان کرد بە گاڵتە و گەپ، مرەبایان بە دەم و چاویان ئەماڵی، سەتڵە ئاویان بەسەر و چاوی یەکتریان کرد. بەزمێکی زۆر خۆش بوو، ماوەیەکی زۆر بوو ئەوەندە پێکەوە گاڵتەیان نەکرد بوو. تەواو شاد و دڵخۆش بوون، بەڵام چی بوو؟ موموو هەر پێ ناکەنی. وردە وردە بابە و دایە ماندوو بوون، ئەوان هەموو کارێکیان کرد، بەڵام سوودی نەبوو. دایکی وتی هیچ چارێکمان نییە، ئەبێ سەگێکی بۆ بهێنین. باوکی وتی باشە من قایلم، بەڵام ڕێگە بدە من سەگە کاڵ بژێرم. هەر کە دایکە وتی باشە، باوکە چاکەتەکەی لەبەر کرد و لە ماڵ چووە دەرەوە. دایکیشی ڕاستی کرد، موموو هەر کە سەگەکەی بینی بە پێکەنین گرژومۆنیەکەی نەما و شاد بۆ بە دایک و باوکی و خەندەکەوتەوە سەر لێوی. ئەو سەگەی بابە هێنابووی پچکۆلە و جوان بوو، بەڵام لەگەڵ سەگە پچکۆلە و جوانەکانی ترا جیاوازێکی هەبوو. جیاوازێکەشی ئەوە بوو سەگەکەش گورژومۆن بوو. خۆش بوو چیرۆکەکەم؟ زۆر باشە، کەواتە چەپڵەیەکی قایم بۆ خۆتان لێبەر. مناڵەکان ئێستا حەزەکەن یەکێک بئێمەلاتان و هەنێ گفتوگۆ بکەین لەسەر ناوچەکەتان؟ زۆر باشە. ڤانیا گیان چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ خەڵکی ئاوایی چۆنن؟ هەمووی باشن؟ ئەی خزم و کەسوکار ئەی یاخوا هەمیشە باش بن. ڤانیا گیان لە پۆلی چەنی؟ لە پۆلی چارم. ئەی ئەفەرین هەر بشی لە پۆلی چوار. ڤانیا گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە؟ تا پۆلی چەند؟ تا پۆلی حەوت. تا پۆلی حەوت؟ ئەفەرین باشە ئەگەر دەرچن بۆ پۆلی هەشت و نۆدا لەکوێ خوێنن؟ لە پیرەمەگرون. لە پیرەمەگرون؟ بە چی هاتو چووەکەن؟ بە سیارە. بە سیارە؟ باشە پرسیارێکی لێ بکەم لەسەرەوە؟ مناڵ ئەگەر لە ئۆتۆمبێلا دانیشیە ئەبێ ئاوا خۆی بەرێتە دەرەوە لە جامەکە و سەیری دەرەوە و خوارەوە بکە؟ نەخێر. بۆچی؟ چکە سیارەشت لێیە. لەوانەیە بکەوێتە خوارەوە یان تووشی ڕووداوی هاتوو چۆ بێ، وایە؟ باشە ئەی پێم بڵێ ڤانیا ماڵەکەتان دوورە لە قوتابخانەکەوە؟ نەخێر. نزیکە؟ باشە ئێوە چەند مناڵە لە قوتابخانەکەیە؟ حەوت؟ زۆر کەمن. هەر خەڵکی گوندەکەش ئەوە ماڵی کەمتیایە؟ باشە ئێوە بە دڵنیاییەوە مناڵی لە خۆتان بچووکتری تیا قوتابخانەکە، وایە؟ لە ڕۆژی باران و بەفر و ئەوانەیە هاوکاری مناڵانی ترەکەی؟ باشە چاوە لیان نەبێت؟ ئافەرین کەواتە ئەبێ ئێوە دەستی یەکتری بگرن ئاگاتان لە یەکتری بێ لە ڕۆژی بەفر و بارانە بۆ ئەوەی نەکەون یان نەخزێن، وایە؟ ئافەرین. ڤانیا لە وەرزی زستانە ئێرە ساردەیان گەرمە؟ ساردا؟ باشە ئێمە ئەبێ دارەکان ببڕینەوە لە بنا گەرمکردنەوە؟ بۆچی؟ چونکە ئەو دارانە ژینگەکەمان جوان دەکەن و پاکخایەنی دەکەن. ئافەرین ئەدی ئەزانی سوودی دار چییە؟ دار سوودی چییە؟ ئێمە هەوای پاک لە چیەوە وەرەگرین؟ لە دارە. باشە
ئەی چی زەویمان بۆ فێنگەکە ئێستا لە ژێر سێبەری چیای ئێستا لە ژێر سێبەری دارە کەواتە دار سێبەرەکەشی زەویمان بۆ فێنگەکە وایە وایە ئێمە بەری چ شتێکە خۆین سێوبەری چییە سێوبەری دارە کەواتە دار سوودی خواردنیشی هەیە وایە وایە ئێمە بەرەکەی ئەخۆین و ئەتوانین سوود لە سێبەرەکەی و هەواکەی و بەرەکەی وەربگرین وایە وایە کەواتە کارێکی ڕاستە ئەگەردارەکان ببرینەوە یان نەڵێە هەڵەیە هەڵەیە ئەفەرین ڤانیا گیان هەر بژی ڤانیا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی وەراوەیە شتێکمان پێشکەشەکەی ماتەڵە شتێکتان پێشکەشەکەم فەرم سەربانێکە بنبانەکە چوارمە ڕووشانەکە سەربانێکە بنبانێکە چوارمە ڕوو شوانێکە وایە وایە سەربانە نەخێر دیوارە نەخێر خانووە نەخێر هینە ماڵە نەخێر ئەی چییە؟ دەستە سەربان و بنبان چوار مەڕووشوان یعنی پەنجەکان مەڕووشوانەکەن وایە؟ وایە ئەفەری ڤانیاگیان یەک چەپ لەقایم بۆ ڤانیا دەست خۆش بنارگیان بەڵێ بنار بەڵێ چۆنی لا باشم ئەحواڵە چۆنە لا باشم ئەی خوار باش بی بنارگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لا من لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج ئەفەرین هەر بشی بنار بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێن نییە؟ بەڵێ ئەگەر شتێک لەسەر زەویەکە بکەوێتە خوارەوە شتێک بەدەستەوە بکەوێتە سەر زەویەکە تۆ چی لێکەی؟ ئەبێ هەڵی گرینەوە بیکەینە شوێنی تایبەتی ئافرینە بیکەینە شوێنی تایبەتی باشە ئێوە لە قوتابخانەکە هاوکاری کارگوزار و مامۆساکانەکە لە پاکردنەوەی قوتابخانەکەتان بەڵێ باشە ئێوە حوشە و پۆل و شتەکان پاکەکەنەوە بەڵێ ئافرین هەر بشی باشە ئەی لەگەڵ پاک و خاوێنی خۆتا چۆنی بۆ نمونە کە لە قوتابخانە ئەڕۆیتەوە پۆشاک و شتەکانە چی لێکەی؟ ڵا جان قڕانەکەم هەڵیان دەگرم ئافرین ئەی باشە ئێستا ڕۆین بەرە وەرزی هاوین وایە؟ بەڵێ ئێمە ئەبێ ئەو پۆشاکانەی لە بەرمانایە بەڵێ زوزوو بیشۆینیان درەنگ درەنگ ڵا بێ زوزوو بیشۆین ئەی ئەبێت جەستەمان ڕۆژانە بیشۆینیان مانگی جارێ ئەبێ ڕۆژانە بیشۆین ئەبێ ڕۆژانە خۆشمان بشۆین وایە؟ بەڵێ چووکە ئەگەر خۆمان نەشۆین بۆنی جەستەمان زۆر ناخۆشە بێ دوایی هاوڕێکانمان بۆنی ئێمە ئەکەن ئەڵێن ئف کە بۆنی ناخۆشە وایە؟ بەڵێ ئافرین بنارگیان بنار بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ ڵا من شعرێکی قوتابخانەتان ئافرین فەرموو قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکی نێنەی بەرزی و دڵپاکین خامۆ کتێب و دەفتەر هەسە دەخێنە سەرزەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوانی و بەرزی ئەفرین هەر بژی دەست خۆش ئەفرین یەک چەپ لە قامی بۆ لێبەر هەر بژی ئەفرین زنارگیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش یا خوار باش بی زنارگیان زنار بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی حەوت لە پۆلی حەوت ئەفرین هەر بژی ساڵێکی تر لە گوندەکەتان نامێنێ چی لە پیرەمەگر و نەخوێنی بەڵێ ئەفرین هەر بژی زنار بەڵێ ناوچەکەی ئێوە شاخاویە وایە بەڵێ بێگومان ئەگەر ناوچەکەش تا شاخاوی بێ ئاژەڵی کێویتان هەیە وایە بەڵێ ئەم ناوە چه ئاژەڵێکی زۆر لێە کەروێشک و بەراز و گورگ و چەقەڵ و ڕێوی ڕێوی ئێ باشە ئەی چیتری هەیە سمۆرە هەیە بەڵێ سمۆراکلێکی زەردە چاوی جوان و دیگردە گوێی خودەوە پشتی بۆرە ئێ باشە ئێمە ئەبێ ئەم ئاژەڵە کێویانە ڕاو بکەین و لە ناویان بەرین نەخێر بۆچی چونکە ماسە سروشتەکەمان جوانەکەن ئافرین سروشتەکەمان بۆوانەوە جوانە ئێستا ها جۆ لە دەنگی ئەو باڵندانەیە بەڵێ ئێمە ئەگەر ئەو باڵندانە بکوژین و لە ناویان بەرین دواتر جۆمان لە دەنگی هیچ باڵندەیەکی تر نابێ وایە بەڵێ کەواتە ئێمە ئەبێ ئەو ئاژەڵانە پارێزی نابێت لە ناویان بەرین وایە بەڵێ ئافرین ئەی باشە لە وەرزی هاوینە ئەو کەمەکە وایە بەڵێ تۆ هاوکاری ئەو ئاژەڵانە ئەەکەی وەکو پشیلە و سەگ و باڵندەکان بەڵێ ئاویان بۆ دانی بەڵێ خواردنیان بۆ دانی بەڵێ ئافرین کەواتە ئەبێ ئێمە هاوکاری ئەو ئاژەڵانەش بکەین وایە بەڵێ زنار بەڵێ لە گوندەکەی ئێوە خەڵک مەڕووماڵات بەخێوەکە بەڵێ زیاتر چی بەخێوەکە مانگا و مەڕ و بزن مانگا و مەڕوو بزن باشە سوودی ئەمانە چییە؟ مانگا بۆ شیرەکەی بۆ کەشکەکەی بۆ دۆکەی بۆ گۆشتەکەی ئافرین وایە کەواتە ئێمە لە ڕێی
مانگا و مەڕ و ماڵاتەکەەوە داهاتمان دەسەکەوێ یان نا بەڵێ داهاتمان دەسەکەوێ ئەگەر ئێمەش نەبین خەڵکی شارەکان هیچ نابێ بیخۆن وایە نەخێر چونکە لە ڕێی ئێمەوە خەڵکی شارەکانیش خواردنیان بەدەسەکە ئێمەش داهاتمان بەدەسەکە وایە بەڵێ ئافرین باشە تۆ ئەزانی مانگا بدۆشی نەخێر ئەی مەڕ نەخێر بۆ خۆ فێر نەکردووە نەخێر کوڕە خۆ فێر کە زۆر خۆشە من نەیزانم لەگەڵ دادەتەواری هاوڕێمە چوین بۆ گوندێک فێریان کردی تۆش خۆ فێرکە باشە باشە ئافرین زنارجان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی خوێنرا هۆنراوە بەڵێ دەفەرمودەی خوێنداری چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینەکە خوێنداری ئازادە سەرفرازی شادیە چاری دیاژاری لە ناوبەری بێداری هەر بژیت دەستخۆش یەک چەپڵی خەمی بۆ لێبەر ئافرین دەستخۆش ئاسیا گیان بەڵێ چۆنی وەڵا باشم دەنگ و باسە چۆن وەڵا باشم نەخوا خوار باش بی ئاسیا گیان باس. ئاسیا گیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند حەوت لە پۆلی حەوت بەڵێ. ئافرین هەر بژی ئاسیا بەڵێ ناوچەیەکی زۆر خۆشتانێ وایە بەڵێ ئەو هەواکەشتان زۆر پاکە وایە بەڵێ ئافرین ئاسیا بەڵێ لەم گوندەیەوە خەڵک کشتتوکاڵەکە بەڵێ کشتتوکاڵ زیاتر چیەکەن وڵا خەیار و بیبەر و تەماتە و بێ گەنم و جۆ و گەن و جۆشەکان بەڵێ هەر بژین باشە ئاسیا بەڵێ ئێوە وەکو مناڵانی گوندەکە کاتێکە خەڵک کشتتوکاڵەکە کە سوکارتان کشتتوکاڵەکە ئێوە هاوکاریانەکەن بەڵێ چیان بۆکەن وەڵا یارمەتیانێن چاو نان و هەمیان بۆی ئەی ئافرین کەواتە هاوکاری گەورەکانەکەن وایە بەڵێ هەر بژی دەست خۆش ئاسیا بەڵێ ئەی ئەم ناوچەیە داری زۆرتیایە وایە بەڵێ چ دارێکی بەرداری زۆرتیایە زیاتر قەزوان قەزوان بەڵێ ئێ قەیسی و ترسێ و وابزانم گوێز و- ترێ و مێویشی زۆرتیایە وایە بەڵێ زۆری تایە وایە باشە ئەم بەرهەمانە چی لێکەن هەمووی خۆتانەی خۆنیان چی لێکەن هەنێکی ئەفرۆشین و بەشی خۆششمان لێ خۆی بەشی خۆشتانی خۆن بەڵێ وابزانم شەوانی زستان زۆر خۆشە ئەگەر هەر شت بخۆی چەرەست بەڵێ، بخۆی بەڵێ. ئەوە مێوش و گۆیش و ئەو شتانە بخۆی وایە بەڵێ ئافرین باشە زستانان لێرە بەفر زۆرە باریە ئارەولا زۆر زۆر ئەم ساڵ زۆر باری بەڵێ ئەی لەخوا بەزیابێت لەخوا بەزیاب ئەی باشە تۆ حەزت لە شێرە بەفرینەیە دروستیکەی بەڵێ شێرە بەفرینە دروستەکەی بەڵێ ئەی کەواتە ئەبێ لەوانەی وێنەشا باش بی وایە باشم مامۆسای وێنەتانەیە بەڵێ هەتانا بەڵێ زۆر باشە ئەزانی چی ناوچەکەی ئێوە بۆ وێنە کێشان بۆ وەرزش بۆ هەموو شتێ خۆشە لەبەرەوەی سروشتەکەتان جوانە و ئاو هەواکەشتان پاکە وایە بەڵێ ئێ باشە تۆ هەوڵی زیاتر وێنەی چی بکێشی وڵا زیاتر وێنەی دار تر وێنەی شاخ وێنەی سروشتەکەی خۆتە بەڵێ وایە بەڵێ ئافرین کەواتە ئەبێ پەرە بە هونەرەکەشێ بەی وایە بەڵێ ئافرین هەر بشی ئاسیا گیان بەڵێ ئەی لەگەڵ یاریکردنا چۆنی وڵا باشم لە پشووی یاوینا کاتێک کە ئێوەی مناڵان هیچ ئیشێکتان نییە لە ماڵەوەن بەڵێ. زیاتر خۆتان بەچیوە سەرقاڵەکەن وڵا زیاتر خۆمان بە کتێب خوێندنەوە و بە یاریکردنەوە کتێبیشە خوێندنەوە بەڵێ یاریشەکان بەڵێ باشە چی یاریەک زۆرەکە وڵا چاوشارکە و دەست بە دیوار و بەڵێ ئافرین هەر بشی باشە ئێوە وابزانم بەس زنارتان تایە کوڕ بەڵێ بەڵێ لەگەڵەوە یاریەکەن ئا ئافرین ئەبێ یاریکەن نابێت جیاوازی هەبێت لە نێوانتانەوەیە بەڵێ ئافرین حەزیشتان لە کتێب خوێندنەوەیە بەڵێ باشە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوێن ناوی گۆڤاری پەپولەیە بەڵێ. کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە و بە دیاری بۆ ئێوەی نردووە بەڵێ. ژمارەیەک چیرۆکی خۆشی تایە زانیاری گشتی تایە گۆشەی یەکترناسینی مناڵانی تایە بەڵێ. ئێوەش ئەتوانن سوودی بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە بەڵێ ئافرین ئاسی ئای تۆ چیمان مەتەڵ. پێشکەشەکەی مەتەڵ بەڵێ دەی ئەڵێ شتێکی سەوزە چێتە ناو شتێکی زەردەوە چییە شتێکی سەوزە چێتە ناو شتێکی زەردەوە بەڵێ. کرم ناوەڵە مار ناوەڵە مێرولا ناوەڵە شووتی ناوەڵە هەنجیر ناوەڵە فیل ناوەڵە ئەوە چی بێ بۆ قەچێتە ناو تەکسیەوە ڕاستەکەی ئەو سەوزەوە ئەو زەردەوە بەڵێ. ئافری ناسیاگیان یەک چۆم لە خای بۆ ئاسیا دەست خۆش دانیاگیان بەڵێ چۆنی وڵا باشم دەنگ و باسە چۆنە وڵا باشم شکر ئەیخوا و کاتێ باشبی هەر بشی دانیاگیان دانیا بەڵێ تۆ لە پۆلی چەنی وڵا حەو لە پۆلی حوت بەڵێ ئافرین هەر بشی دەست خۆش حەزە لە قوتابخانەیە بەڵێ زۆر حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی وڵا مامۆستا مامۆسا بەڵێ ئەی باشە حەزەکەی
لە گوندەکەی خۆتان خزمەتی مناڵانکەی یان بچیتە شوێنێکی تر خزمەتی مناڵان بکەم. ئافرین مناڵانی گوندەکەی خۆتان وایە بەڵێ هەر بژیت ئافرین دانیاجان دانیا بەڵێ ئەی حەزت لە سەفرە و گەڕان و سەیرانە بەڵێ زۆر باشە ئافرین وابزانم نەک وابزانم بە دڵنیاییەوە وایە ناوچەکەی ئێوە شوێنێکی گەشتیاریە وایە بەڵێ خەڵکیە بۆ سەیران ئەڵێن چوون بۆ چۆ بۆ سەیران ئەڵێ بۆ زێوێ وایە بەڵێ ئافرین باشە خەڵکە ئەچێ بۆ گەشت و سەیران ئەو پاشماوە و شتانی پێیانە چی لێ بکەن بیخەنە شوێنی تایبەتی خۆی. بیخەنە شوێنی تایبەتی خۆی وایە بەڵێ باشە تۆ پێ خۆشە خەڵک بێ ناوچەکەی ئێوە پیسکە نەخێ ئەی باشە ڕێنمایی خەڵگەکەی بەڵێ چیان پێڵی ئەڵێم تکە ژنگەکەمان پیس مەکەن و ئەو ئاگروشتانەی کە ئەیکەنەوە بۆ خواردن و گۆشت برژاندن لە دوای خۆتان چی لێ بکەن بیکژێنەوە بیکوژێنەوە بۆچی ئێگەر نەکوژێنەوە چیە بێ ژنگەکەمان ئاگری تێبەرە بێ و ژانیش بە زیینگەکەمانەگەین. ئافرین لەوانەیە ئاگرێکی گەورە بکەوێتەوە ئەو وەختە ژینگەکەتان بە تەواتی پسووتێ و لە ناو بچێ وایە بەڵێ باشە تۆ ئەگەر بینی و کەسێک ئاگری کردوێتەوە بەجێ هێشتووە چیەکەی ئەیکوژێنەوە ئەیکوژێنیتەوە ئافرین هەر بژی دەستخۆش دانیا بەڵێ باشە تۆ حەزت لە چیارێکە لەگەڵ هاوڕێکانتە وەڵا کلااو کلاوێنە و مەتەڵ و ئەو یاریانە و لەگەڵ چاشارگێ یعنی یاریە کوردەواریەکان بەڵێ ئافرین باشە پرسیارێک مناڵان یاریە کوردەواریەکان بکەن باشترە یان یاری بە تابلێت و مۆبایل و شت بکەن یاریە کوردەواریەکان بۆچی چکۆمە یاریە کوردەواریەکان زەرەری هەیە یان سوودی هەیە سوودی هەیە سوودی هەیە لەبەرەوەی وەکو وەرزشێک وایە ئەی یاری مۆبایل و پاد و تابلێت سوودی یان زیانیە زیانی هەیە زیانی هەیە چونکە چاوەکانمان تووشی خوراندن و کەسبوونە بن وامان لێ تااقەتی خوێندنمان نابێ بۆیە وا باشترە لەگەڵ هاوڕێکانمانە یاریە کوردەواریەکان بکەین وایە بەڵێ ئافرین هەر بژی دانیا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی مەتەڵ بەتەڵ ئەوە چیە زەردە لە بن بەردە زەردە لە بن بەردە بۆ قەیچی ترە نەخێر گوێزە نەخێر ئەی مەڕە نەخێر ئێمەین ناوەڵا ئەمەش لە بن بەردا دانیشتوین ئەی چییە؟ ئێمە دوو پشکە هۆی زەردە لە بن بەردە خۆی شاردوێتەوە بەڵێ ئەی باوکە باشە ئێمە ئەبێ لە خۆمانەوە بیرم کەوتەوە بۆیە ئێمە ئەبێ لە خۆمانەوە دوورکەوینەوە لە خێزانەکانمان بچینە سەر و شاخ و داخە نەخێر بۆچی چکە چونکە ماری لێە دوو پشکی لێە لەوانەیە بکەوی نەخوارەوە لەوانەیە ئەو شتانش پێمانەوە بن وایە بەڵێ باشە ئێوە بەبێ پرسی خێزانەکاتان ئەچنە دەرەوە بۆ یاریکردن ناوەڵا کارێکی ڕاستە ئەگەر دوورکەویتەوە یان نا کارێکی هەڵەیە کارێکی هەڵەیە ئافرین یەک چە بڵێ قایم بۆ دانیاگیان مناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو منیش زۆر دڵم خۆش بوو لەبەر ئەوەی بەڕاستی ناوچەکەتان زۆر فێنکە لە چاو ئەو گەرمایی لە شارە هەیە ئەمڕۆ زۆر خۆش بوو ئێمەش جەوێکی فێنک و خۆشمان گۆڕی اینجا گفتوگۆکانیشم لەگەڵ ئێوە زۆر خۆش و تایبەت بوو وایە ناوچەکەشتا زۆر خۆشە کۆڵانەکاتان زۆر خۆش و دڵگیرە بۆ هیوایم ئەم جارە دەرفەت هەبێ بە تەنیا بێمەوە لەگەڵ ئێوەیە سەیرانێکی خۆش بکەین باشە من لێرەیە کۆتایی بە بەرنامەکەمێنە هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز